وعدها كاذبة خافضة رافعة إذا رجت الأرض رجا منای خی بەخشندەی میهرەبان بیرۆکەی دامەزرانی پەیمانگە ڕاهێنەری پەروەردەیی لەوەوە هات کە ئێمە پرۆسەی پەروەردە بەعام پێکهاتەکەی لە 4 عنسوری ئەساسیە کە پەروەردەکراوە منهەجی پەروەردەییە ڕاهێنەری پەروەردەی لەگەڵ ژینگەی پەروەردەییە ئێمە هەستمان کرد عنسوریە لەمانە کەمە کە ڕاهێنەری پەروەردەییە بۆیە ئەم پەیمانگایەماندانە کە لە 3 قۆناغ پێکهاتووە قۆناغی یەکەمی زانستە ئیسلامیەکانە ئەو زانستانەی کە پێویستەکە بۆ ڕاهێنەرێکی پەروەردەیی دەی شارەزابێت و ئاگاداری بێ واتە اختصاص نییە تەنها سەرکێڵێکە لە علومە ئیسلامیەکان بۆی ئەوەی کە پێویستی پێێتی ڕۆژانە بۆ ڕوبەڕووبوونەوەی مەشاکیلەکانی پەروەردەیی بەکاری بێت قۆناغی یەکەم بە تاقیکردنەوە کۆتایی پێهات کە تاقیکردنەوەکان بریتی بوون وەکو تاقیکردنەوەیەکی ئەکادیمیانەی پەیمانگە دەرەجانوە گوت و یەکەم و دووەم و سێم دیاریکرا پاشان قۆناغی دوم دەست پێ کرد قۆناغی دووەم بریتیە لە پەروەردەسازی بریتی بوو لەوەی کە ئەو نەفەرەی بەردەست چۆنچۆنی پەروەردە بکرێت سیفاتەکانی و 600 تەکنیکمان فێر کرد لەوەی کە چۆنچۆنی پەیوەندیەکە بەم کەسەی بەردەستیەوە قۆناغەکەش بەوە کۆتایی پێهات کە بابەتێکی پەروەردە لە بەردەم دژنەیەکە تەقدیم بکە و هەڵسەنگاندنی بۆ بکرێت پاشان بچێتە قۆناغی سێ قۆناغی سێش بریتی بوو لە خودسازی مادام پەروەردە بەم میکانیزمە پێویستە بۆ جیلی ئێستا ئەبێ خۆی چۆن بێ لە ڕووی ئیمانی لە ڕووی دەرونی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی پەیوەندیەکان بۆیە پاکێجێکی ئامادەکراو بۆ خودسازی کە ڕاهێنەری پەروەردەیی پێگەیەنێ قۆناغی سێمیش بەوە کۆتایی هات واتە تاقیکردنەوەکەی بیتی بوو لە ئامادەکردنی توێژینەوەیەکی پەروەردەیی کە الحەمدولیلا لیژنەیەک هەڵسەنگاندنی بۆ کرد و ئێستاکانە حالیان بڕوانامە وەرەگرن ئەمانەی کە لێرە ئەمڕۆ بەشدارن کۆمەڵێک براو خوشکن کە هەرسێک قۆناغەکان بڕیوە پەیمانگاکە درێژەی هەیە ئێستا لە هەندێک شوێن قۆناغی یەکەم تەواو بووە لە هەندێک شوێن لە قۆناغی دووەمایە لە هەندێک شوێن لە قۆناغی سێمەیە ومێ دەکەین بتوانین لە خلالی ماوەیەکە زیاد لە ژمارەیەک ڕاهێنەری پەروەردەی و بنکە پەروەردەیەکان پێ بگەێنی هەردوو دەم تاوەکەی مانای یەکرد هەردوو وەسەکەم هەم دەم خوددا نەناسن و دەم سپاس بۆ خواردیان کە بە ماوەی 30 ساڵ ئێمەی لەم خولایەت بەشداری پێکرد کە ماوەی 30 ساڵ بەسەرما و بە گەرما و یەکی لەوانە خۆم کە خوێندکاری زانکۆ بووە کاتە هاتمەوە لە زانکۆ چوون بۆوێ بەڵام هەموو کاتێکیش ئێستاش بی لەواکەم بەڵام ئەو مامۆستا بەڕێزانی کە هاتن چونکە ئێمە لە شارۆچکەی پیرەمەگرۆن ئەوان بۆچی مەبەستێگە هاتن بۆچی ئەوانە زەحمەتیان نەکێشا ئێمە کە کۆبووین و ئەم هەمووە بۆچی هەمووان لێ پیشان کۆبووینەوە بۆ پەروەردەکردن بوو و یەکی لە بابەتە زۆر گرنگەکە لە ماوەی ئەم 3 ساڵەیە کە زۆر دووپاتەکرایەوە بۆ فێرخوازەکان ئەوە بوو کە خۆیان پەروەردە بکەن کە ئەو خاڵێکی زۆر گرنگ بوو ئەنجا لە دوای ئەوەش کە بابەتێکی گرنگی و کە یەکەمین شردانرا بوو ئەوە بوو کە ئێمە بەپێی ئاستی کە ئەبێ پەروەردە بیزانێ پەروەردەکار بیزانێ فێری زانستە ئاینیەکان ئیسلامیەکەی خۆمان بێت بۆی ئەمە سەرێکی زۆری بۆ هەمان بەتایبەتی بۆ خۆم باسیەکەم و هەڵقاتی 6 ساڵی دووەما کە ئێمە لەسەر پەروەردەسازی خوێنمان ئەوەش تایبەت گرنگێکی زۆری هەبوو چونکە هەنێ زانیاری هەبوو گرنگ بوو نەزانراو بوو و هەڵقاتی ساڵی سێم کە بەلا خۆمەوە ئەرکەکە لە پڕچێشترین کارەکان توێژینەوە بوو کە ئەو توێژینەوەش بۆ ئێمە زۆر سوودی هەبوو چونکە لایەنێکی زانستی قورس بوو بەڵام لە هەمان کاتیشە ئەگەر بە هەمان شێوەنەمان پێکابێت بۆ ئێمە فێرخوازەکان هەنگاوێ بوو بۆی کە بەرەوشتی زانستی بڕۆین بەشتی زانستی تاقیکردنەوە بۆیە هەم مامۆستاکان هەم ستافی بەڕێوەبەر هەم تەواوی ئەو کەسانی کە هەم بیرەکەیان هەموو هەر شتێک لێ هەوڵدانەوە خۆی گەورە پاداشتیان باتە کارێکی بەزمی گەورەیان ئەنجام ماوە. سپاس بۆخوا ئێمە وەکو ڕاهێنەری پەروەردەیی کە لەم ماوەی ڕابردوودا کە بۆیان دانابووین کە چەند قۆناغێ بوو بە سەرکەوتووی تێپەڕمان کرد سپاس بۆخوا لە هەر سێ قۆناغەکەدا فێرخوا سەرکەوتوو بووە کە بابەتی زۆر باش و گرنگی لە خۆ گرتبوو کە بەڕاستی لەم ڕۆژگاری ئەمڕۆ ضرورە ئەو بابەتانە بخوێندرێ لە ناو کۆمەڵگادا بۆی بتوانین ڕاهێنەری بتوانە پێشکەشی کۆمەڵگا بکەین کە ئیسفادەیەکی باشی هەبوو سواز بۆخوا زۆر سوودمان لێبینی بابەتەکان سێ قۆناغی لە خۆ گرتبوو بابەتی یەکەم لەسەر واتە ئیسلامی بوو بابەتی ئیسلامیەکانی لە خۆ گرتبوو لە دووەمدا پەروەردەسازی بوو لە سێم خودناسی بوو کە لە هەر سێ بابەتە سێ قۆناغەکەدا بابەتی تایبەت بە خۆی هەبوو لە قۆناغی یەکەمدا
بابەتە ئیمانیەکانی کە تێدا بوو دەرسی فقی بوو پەروەردەی ئیسلامی بوو کە زۆر بابەتی تری لە خۆگرتە بوو لە قۆناغی دووەمیشدا تقریبی 8 بابەتێکی لە خۆگرتە بوو لە قۆناغی سێمیشدا بە هەمان شێواز بەڵام لە قۆناغی دووەم و سێمدا زیاتر کردداری بۆ بابەتەکان نەک بڵێ زیاتر نووسین و ئیمتحانی ئەوە بووە بەس تەنها بە کردداری بۆ کە سواز بۆخوا لە هەر سێ قۆناغەکەدا ڕێهێنەر سەرکەوتوو بووە لە قۆناغی سێمدا بەڕاستی کە قۆناغێکی تۆزێ دژوار بوو تۆزێ ناڕەحەتیشی تیا بوو سواز بۆخوا چونکە توێژینەوەی تیا بوو ئەبوو فێرخواست بگەڕێ بە دوای زانستدا زانستێکی باشمان کۆ کردەوە و کە توانیمان پێشکەشی بکەین بەرهەمێکی باشمان هەبوو سواز بۆخوا الحەمدلله لە خولی کۆتایی پەیمانگە بە سەرکەوتی لەگەڵ مامۆستایان و قوتابیان بەڕێمان کرد دەستخۆشین بۆ مامۆستایان بەڕاستی ماندوو بوون لەگەڵمان ئەرکیان کێشا بە هاوین و بەزستان هاتنە خزمەتمان بۆ ناحیەی پیرەمەگرون بەڕاستی ئەم خولانە زۆر سوودی هەیە زۆر ئیسفادە هەیە ئێستا ئێمە وەکو خۆمان ئەو هاوڕێیانەی خۆمان ئەو قوتابیانە لەخوا بەزە بە سوودی باشیان لێبینیوە زۆرێک لەوانە کە ئێستا لە ئەنجومەنەکەمان لە بیناکەمان وەکو بوونەتە مامۆستا و ئەتوانن وانە بڵێنەوانێ زۆر سوودیان لێ بینیوە بەڕاستی ئەم خولانە هیوادارم بەردەوام بێ چونکە زۆر سوودمەندە بەڕاستی مامۆستاکانش لەگەڵمانە زۆر هیلاک بوون دەستخۆشییان لەکەین ئەرکیان کێشا ئاهاتن لەوێ بە شەو و ڕۆژ مادوو بوون لەگەڵمانە دەستخۆشین بۆ هەر هەمویان خی گەورە پاداشی خێریان باتوانێ هیوادارم ئیشەڵا ئەم خولە و ئەم پەیمانگایە بەردەوام بێ ئینسان بێتی لەگەڵ دینەکەیان لەگەڵ خۆیەوە شاعری گەوری کورد محویە ئێستا بەڕێز مامۆستا محەممەد ڕەشید ڕادێ ئەوەندە ماوە خاڵ بەکارێنێ بۆ شوێن خواردنی درۆ نەک بۆ سیکردوانە دەستم خۆ بکات